شتێک لەبارەی ئۆتۆمبیلی چینی ئەو مەترسیانی دەبێت لە کاتی کڕینی ئۆتۆمبیلی چینیدا ئاگاداریانی. جیاوازی ئەو ئۆتۆمبیلانی هەناردەی کوردستان دەکرێت لەگەڵەوانی بۆ وڵاتانی ئەوروپا و ئەمریکا هەناردە دەکرێن چییە؟ چۆن دەتوانیت بە پارێکی کەم ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی تایبەتمەندی بەرز؟ ئۆتۆمبیلی چینی مەترسی و باشیەکانی چییە؟ سێڵ 05 مشکلەی پاوەر سیستەمی هەیە. سێڵ 05 مشکلەی مجموعە سوکانی هەیە. کوین پڵس مشکلەی ئینڤێرتەری هەیە. سۆنگ پڵس داعمی کردێ لایەتەکانی پێشەوەی ئیش ناکە، لایەتی ناسی و عالی. سۆنگ پڵس مشکلەی واتەرپەمی هەیە. ئەمە دیمەنێکە لە سەدان چیرۆکی کۆمپانیا چینیەکان کە لەگەڵ کارکردنی ئۆتۆمبیلەکان پێویستیان بە چاکردنەوە هەیە. یەکێک لەو بابەتانەیە کە ڕۆژانە باسی خەڵکە، ئەمە تەنها لە هەرێمی کوردستان نییە، بەڵکو لە هەموو جیهاندایە. هەندێک لە ئەنگر و هەندێک دژی دەوەستنەوە، هۆکارەکەشی ئاسانە. ئۆتۆمبیلە چینیەکان هەندێکیان ئاستیان بەرزە و هەندێکیشیان بەکارهێنانیان مەترسیدارە. گرانی پارچە یەدەگەکانە یان نەبوونی پارچە یەدەگەکان. ئەویش چۆن بۆ نمونە تۆ سیارێک دەکڕی بە دەفتەرە کونی، لە هەمان کاتە سیارەکەیە بە 15 دەفتەر، ئەوەی بە 15 دەفتەر ئەو پارچەی یەدەگەی بەقەدەر سەری سیارەکەی لەبەر ئەو کەسێک کە 15 دەفتەر بە سیارە دەدا ئەکید ئەو پارەی هەیە کە بتوانین پارچە یەدەگێک بکڕی لە سیارەی تر بە 100 دلار بی لەو سیارەی ئەو بە 500 دلار بی. بەس تۆ معقول نییە سیارێک بفرۆشی پارچەی یەدەگی بە هەمان سەری سیارەی 7 دەفتەری بی سیارەکە بە دەفتەرێک یان دەفتەرێک و 20 وەرەقە 30 وەرەقە بی. یەکێک لەو یوتوبەرانی کە بە دوای خاڵە لاواز و بەهێزەکانی ئۆتۆمبیلی چینیدا دەچێت زیاتر لە 10 کۆمپانیای چینی ئۆتۆمبیل هەناردەی بازاڕەکانی عێراق دەکەن. باشێکیان لەگەڵ هێنانی ئۆتۆمبیلەکانیاندا ناوەندی خزمەتگوزاری فراوان دەکەنەوە، بەڵام باشێکیان ناوەندەکانی خزمەتگوزاریان کە منیان هەرنیانە. چین بە بەکارهێنانی نوێترین تەکنۆلۆژیەکان توانیوێتی جوانترین بەرهەم خاتە بازاڕەکانەوە. بازاڕەکانی ئەوروپا و ئەمریکا بۆ چینیەکان جیاوازە بەهۆی چاودێری بەرهەم و کوالێتی. باشترینە چینیەکان هەناردەی وڵاتانی ئەوروپا دەکرێن، بەڵام ئەمە بۆ عێراق جیاوازە. کاکە ئەو BYD مۆدیل نوێ تەمشا 2025 ئەو دەحمەی کردی تەمشا و دەحمە زەخمە یەک جێش نەتەخیە تەمشا یەک بێربا یەک شتیش نەتەقیە. ئەجە بە ئەوانەی مەعرەزیە دیعایە بکەم برێن بەلا شەوەرە ئەجە با ئێستا بێن ئەشیای پێیاکەن دەبزان لە سینیش بەدەست دەکەویتن هەدرێن کاکە وەرە بەلاشە بکرا ئەو بە دەحمە تەمشا بەدەنە و شتو ئەرێ وەڵا ئەجە بابێن یەک ئێرباش نەتەخیە و ئەوەش سینی ئەجە بابین ئەشیای پێیاکەنی مەعرەزیە دەرێن بەلاشە BYD و زەمان. گرانی پارچەکانی ئۆتۆمبیلە چینیەکان و نزمی کوالێتی بەرهەمەکان خاڵی مەترسیدارن بۆ بەکارهێنەران. باشێک لەم ئۆتۆمبیلانە بە شێوەیەکن کە پارچەکانیان لەسەر تاسەری عێراقدا دەست ناکەون. بەکارهێنەر بۆ دەستکەوتنی پارچەیەک ناچارە بگەڕێتەوە بۆ چین. ئیتر هەوڵاتی ئەم ئۆتۆمبیلی بۆ ناوچە پێشەسازیەکان کڕیوە و زۆرترین کات لەو ناوچانە بەسەر دەبات. لە عێراق بەهۆی خراپی کۆنتڕۆڵی جۆری ئۆتۆمبیلی جیاواز دێنە وڵاتەوە لە باش و لە خراپ. بۆ نمونە کۆمپانیای نەهجی عێراقی کە بریکاری ئۆتۆمبیلەکانی هەڤاڵە 4 ناوەندی سەرەکی گەورەی هەیە جگە لە ناوەندی لاوەکی کە تێیدا ئۆتۆمبیلەکان چاک دەکاتەوە و پارچەی یەدەگی هەیە. بەردەوام بە تەحەداوە بازدەوە دەکات کە پارچەی ئۆتۆمبیلەکانی بە ئاسانی دەست دەکەوێت و لە نرخیشدا بێڕکابەرن. هەڤاڵ بە باشترینی نێو کۆمپانیا چینیەکان ناسراوە لە دیزاین و جوانیشدا. هاوشێوەی ئۆتۆمبیلەکانی کۆمپانی مارسیدسی ئەڵمانی بەرهەم هێناوە، بەڵام کۆمپانیەکانی دیکەی چین خۆیان تێکەڵاوی بەرهەمە باشەکان کردووە. قەرەباڵغیشی زۆریان لە بازاڕەکان دروست کردووە، نرخێکی هەرزانیان هەیە، بەڵام کڕیاری کیرۆدە دەکەن لەگەڵ بەردەوام داوەزینی نرخەکانیان. نزمی کوالێتی و ناسەلامەتی بۆ بەکارهێنەر گەورەترین مەترسیەکان کە لەسەر شەقامەکانی کوردستان و عێراق دەسوڕێنەوە.